هی خۆم بۆ خۆم هی تۆش دەخۆم هاوڵاتیان و موچەخۆران پێیان وایە ئەو پەندا کوردیا بەسەر بەرپرسانی حکوومەتی هەرێمدا دەسەپێت چونکە داهات و نەود نادات بە بەغدا و داوای پارە و بودجەش لە حکوومەتی عێراق دەکات هەر بۆیە هاوڵاتیان داوا دەکەن هەرێم لەگەڵ بەغدا دەڕێک بکەوێت و ئەو موچەیە کە خۆی ناتوانێت دابینی بکات با لە ڕێگەی ڕادەستکردنی بەشێک لە نەوت و داهاتەوە لە بەغدا دەستی بکەوێت چیتر خەڵک نەبنە قوربانی بەرژەوەندی حیزبی و سیاسەتی هەڵە خەتایەکە لە هەرێمی کوردستانە چکە ئەگەر مەسەرە کوردی هەیە دەڵێ ئەوە ئی خۆم بۆ خۆمی تو شەردەی خۆم یعنی ئەوە ناکرێت و بڕێ من ئی خۆم بۆ خۆم و کە ئی خۆشت بۆ خۆ بە تا ئێستا و موسەر پێدابین ناکرێت 6 ڕۆژ جارێک موچەشینی و موچە ڕوبع موچەشی لێ بەڕاستی ئەوە یعنی معقول نییە ئەو زادرەی کە ئەمن ئی خۆم بە خۆم و ئیوانشم دەوێت ینی بەڕاستی معقول نییە بە دڵنیاییەوە ئەمە قازانجێکی گەورەی خۆیانی تایە ئەجینا داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە کە بتوانن موچە و بژێوی خەڵکی پێدابینکەن بەڵام ئەمانە دیارە لەلایەن تاقمێکی زۆر کەمەوە ئەم پارەیە ئەبرێتە دەرەوە و خەڵکی هەرێمی کوردستانیان لێبێ بەش کردووە حکوومەتی هەرێم تاوانبارە ئابووریناسێکیش دەڵێت حکوومەتی هەرێم پابەندی ئەو بەڵێن و ڕێکەوتنانە نەبووە کە لەگەڵ حکوومەتی عێراق ئەنجامی داوە پێشی وایە بەرپرسانی هەرێم یاری بە قوت و موچەی هاوڵاتیانەوە دەکەن لە پێنا و بەرژەوەندیە شەخسیەکانی خۆیاندا بێگومان ئەو عقدەی کە لە نێوان حکوومەت و هەردوو حکوومەتەکەدا هەردووشان یەکتریان پێ تاوانبار دەکەن بەڵام وەکو بۆچوونی خۆم و وەکو ڕای خۆم حکوومەتی هەرێم تاوانبارە کە عقدێکی لەگەڵ حکوومەتی بەغدا کردو هەمیشە دەشڵێ پابەندە من بەو عقد و بەو پەیمانەی کە داوامانە ئەوەندە نەوتەی کە داوام لێ دەکەن ڕادەستی دەکەم بەڵام هەتا ئێستا نەچێتە ژێربار لەو کاتی یاری و قمار بە موچەی خەڵک دەکەن بە قوتی خەڵک دەکەن موچەکە نادەن وەکو ساڵی ئەم ساڵ کە بینیمان 4 موچەیان داوە ئەگەر یاریکردن و قمارکردن نییە بە قوتی خەڵک چۆن دەبێت موچەخۆرێک لە ساڵێکدا وەرزا وەرزوەری بگرێت التصويت على مقترح لە دوایین دانیشتنی پەرلەمانی عێراق و با زۆرینەی دەنگ یاسای قەرز پەسەند کرا هەر لە یاساکەدا با بڕگەیەک هەریم کوردستان پابەند کراوە بەوەی لەسەر ڕادەستکردنی بەشێک لە نەود لەگەڵ کۆمپانیای سۆمۆ ڕێک بکەوێت و داهاتە فیدراڵیەکان ڕادستی بەغداد بکاتەوە با پێچەوانەوە لە بەشە بودجا بێبەش دەکرێت کە ئەوەش زیانی گەورە بە موچەخۆرانی هەرێمی کوردستان دەگەیەنێت. ڕێناس ئەرسەلان کەناڵی ئاسمانی پێیام.